خۆپیشاندانی لایەنگرانی ئاڕەوتی سەدر لە ناوچەی سەوزی بەغدا و بەردەم ئەنجومەنی نوێنەرانی عێراقەوە ئێستا گوازراوەتەوە بۆ بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری عێراق. ئەمەش کاردانەوەی لایەنە شیعەکانی لێکەوتۆتەوە سەبارەت بەم هەنگاوانەی سەدر و لایەنگرەکانی و دواپەیامی بۆ شەقامی سیاسی عێراق. بەڕێز ئەمیر دەمئی شارەزای سیاسی لە بەغداوە لە ڕێگەی سکایپەوە لەگەڵم دەبێت. بەڕێز ئەمیر دەمئی ئەم کاتت باش، ئەمێ بزانم کە خوێندنەوەتان بۆم دۆخەی ئێستای عێراق چییە؟ گۆڕینی ئاراستەی خۆپیشاندانەکان لە بەردەم پەرلەمانەوە بۆ بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری چی دەگەێنێت؟ سڵاوتان لێبێت، سڵاو بۆ کەناڵە بەڕێزەکەتان و بینەرانی کوردستان 24. بەڕاستی ئەمە پێشبینی کراو بوو لە چەند ڕۆژی ڕابردووە دەمانزانی کەوا جۆرێک لە گرژبوون هەیە لەلایەن ئیتاری لەلایەن سەدرەکانەوە لەوەی کە هەست دەکەن کەوا هیچ چارەسەرێک نییە لەگەڵ لە چوارچەوەی هەماهەنگی و بینیمان کەوا نەگەیشتن بە ڕێکەوتنێک بۆ دەربازبوون لەم قەیرانە و جۆرێک لە دزە پێکردن هەبوو لەوەی کەوا تەیاری سەدری بەردەوامە بن لە خۆپیشاندانەکانیان و لە مانگرتنیەکان. بۆیە ئەمڕۆکە پێش هاتە تازەکە ئەوەیە کەوا خۆپیشاندەران بەرەو ئەنجومەنی باڵای دادوەری دەڕۆن. چیان دەوێت؟ ئێوە دەزانن ئەوان کەوا دادگا ئەمڕۆکە بە شێوەیەکی گشتی لە هەموو وڵاتانش لە پەیوەندیەکی ڕاستەوخۆدایە لەگەڵ بەرژەوەندی هاونیشتیمانیاندا دەبێت باڵانسێک ڕابگرێ لەم نێوان دەدەدا. بۆیە ئەم بارودۆخە باردۆخێکی گرژە و جۆرێکە لە هەڕەشە و شەللکردن و پەکخستنی دامەزراوە سیاسی و مەدەنی و دادگایەکانی دەوڵەتە و هەنگاوێکی مەترسیدارە ڕەنگە با بڵین بە شێوک لە شۆکان بڵێن بێتە مای شەللکردنی دەوڵەتی عێراق بە شێوکی گشتی. بەڵێ پێتان وایە ئەمەی کە ئێستا لە بەردەم ئەنجومەنی باڵای دادوەری ڕوودەدات فشارێکی سەدریەکانە بۆ هەڵۆشانەوەی پەرلەمان لە ڕێگەی بڕیارەکانی دادگاوە یان نمایشی هێزە بۆی کە سەدر بڵێت ئەتوانێت دەست بە دەست سەر دامەزراوەکانی حکوومەتدا بگرێت لە ڕێگەی شەقامەوە؟ لە ڕاستیدا تەیاری سەدری بە شێوەیەکی گشتی ئەمە دەزانینکەوە ئەوان خەڵکی خۆیان هەیە لەسەر شەقامی عێراقی بە دڵنیاییەوە خەڵکیان هەیە ڕابردوو لە پەرلەمان کشانەوە. ئەمە دروستە، بەڵام بەدوور لە شەقام نەبوونە هەرگیز. ئەمڕۆکە دەتوانین بڵین لە هەموو دنیای شەقام دەسەڵاتی بەدەستەوەی و دەتوانێت فشار بکات. من پێم وایە دوێنێکە فایق زێدان لەگەڵ کۆمەڵێک لە ڕۆژنامەنووسان و لایەنە پەیوەنددارەکان کۆبوونەوەی هەبوو لەوێ ئاماژەی بەوەدا کەوا دەیانەوێت کە بێلایەن بن لەم نێوەندەدا و دوور بن لە هەر لایەنێکی سیاسی. پێم وایە کە سەدرەکان ئەمەیان پێ سیر بوو چکە وەڵامیان دایەوە لەوەی کەوا دادگا بێلایەن نەبووە بە شێوک لە شێوەکان تەرەفگیری کردووە لە بەرژەوەندی لایەنێک. بۆیە چاوەڕوانی ئەوە کرا کە ئەوان بەجێک لە جۆرەکان ئەم کارە ئەنجام بدەن. ئێمە دەمانێت بڵین کەوا دادگا پێویستی من نامێت بەهانە بۆ دادگا بێنەوە بڵێم کە 100% هەموو شتەکان بە شێوەیەکی سەربەخۆیان ئەنجام درراوە، بەڵام بەڕاستی ڕۆیشتن بۆ سەر دادگا ئەمە کارێکی دروست نییە. خۆپیشاندان لە بەردەم دامەزراوەیەکی هەستیارێک و دادگا بە کارێکی دروستی نازانێت. بەردەوامی خۆپیشاندانەکان و قەیرانی دیالۆگ لە نێوان لایەنەکانی شیعە چەند مەترسیە کە خاتە بەردەم داهاتووی سیاسی لە عێراق؟ بەڕاستی ئەمڕۆکە ئەبینین کەوا شتەکە چارەسەر ناکرێت بەو شێوازە ئاسانی کەوا هەیە چکە دیمەنە سیاسەکان تا ئەندازێکی زۆر پەکخراون شەلل کراون. بەڵام ئەوەی ئەمە ئەتوانین بڵێن ئەوەیە کەوا ململانەکە بە جۆرێکی توندە لە نێوان هەموو لایەنەکان. بەڕاستی تاوەکو ئێستا کە کۆمەلگای نەدوڵەتی تەمەشاکە دەوڵەتانی دیکە تەمەشاکەن بارەدۆ خەبەر و شوێ دەڕوا لە ناوخۆی عێراق، بەڵام ناکرێت ئەم شێوازە بم عێراق بەردەوام بێت. من پێم وایە کە هیواخوازم کە کوتلە سیاسیەکان بە تایبەتی چوارچەوەی هەماهنگی و سەدرەکان بگەن بە ڕێکەوتنێک دوور بن لەوەی کەوا عێراق بەرەو ناسەقامگیریەکی ناچاوەڕەکەوت. پێتان وایە کە ڕێگاکانی دەربازبوون لەم چەقپەستویە سیاسی عێراق چییە لە بەردەم لایەنەکاندا؟
بەڕاستی تاکە ڕێگە بریتە لە سازشکردن لە هەردوو لاوە چ لەلایەن چوارچوی هەماهەنگی و چ لەلایەن سەدرەکانەوە پێویستە سازش بکەن بۆ ئەوەی بگەن بە چارەسەرێکی گشتگیر ئێستا کێشەکە ئەوەیە لە نەبوونی متمانێ لە نێوان هەردوو لایەن هیچ لایەنێکیان متمانیان بەوەی دیکە نییە حتا گە چارەسەریش بخرێتە پێش نەبوونی متمانی واکات کە نەگەن بە ڕێککەوتن ئەمە یەکێکە لە کێشە هەرە گەورەکان دەبێت نەخشە ڕێگایەکی نیشتیمانی گشتگیریش هەبێت تاواکو هەموو لایەکان بتوان لەسەر ڕێککەون چه بابەتی هەڵوەشانەوەی پەرلەمان بێ ئەنجامدانی هەڵبژاردنێکی دیکە بێت یاخود هەر شێوازێکی دیکە بێت بۆیە ئەمە لەسەر بەرپرسیاتی هەموو لایەنە سیاسیەکانە ئەبێ بە هەندی وەگرن ئەجینا ئەو کاتە ڕەنگە بەرەو باردۆخی بڕۆین پێکدادانش لە نێوان خۆپشەکان دروست بێت. زۆر سپاس بەڕێز ئەمیر دامی شارەزای سیاسی لە بەغداوە لەگەڵمان بووی سپاس.